دەمەوێت هاوڵاتی دڵنیا بکەمەوە جارێ ڕاست ئەم ڤاکسینە نوێیە بۆ کۆرۆنا ڤایرۆس کۆرۆنا ڤاکسینێکی نوێیە بەڵام وەکو پرۆسەی ڤاکسین بەگشتی نەک تەنها بۆ کۆرۆنا پرۆسەیەکی نوێ نییە لە دوای ڕاپەڕینەوە هەڵمەتەکانی ڤاکسین یان پێکوتە و کوتانی پێ دەڵێن بەردەوامە هەم لە ڕێی هەڵمەتەکان هەم لە ڕێگەی خشتەکان ڕۆژانە کە لە بنکە تەندروستیەکان دایکان بە جۆرەی ئەو جەدوەلەی کە یا ئەو خشتەیە هیتی بۆ منداڵەکانیان ئەگەر بێت و ئەو هەموو ڤاکسینە نەبووە کە لێ دەدرێت لە منداڵەکان لە تەمەنە جیاوازەکان هەم لە ڕۆژ یەکەم دوای لە دایکبوون تا مانجیەکەم ئەوەی لەسەر شان دەدرێت BCG دواتر لە 2 مانجی 4 و 6 و لە 9 مانجی و کۆمەڵێک ئەوەی لەسەر ڕاین دەدرێت قەترەی دەو بۆ ئیفلیزی ئەگەر ئەوانە نەبووایە زۆر نەخۆشی هەبوو ئێستا لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیشدا کۆنتترۆل نەدەکرا یەکێک لەوانە نەخۆشی ئیفلیزی منداڵان لە ساڵی 1990 لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە نەماوە بنبڕ کراوە بۆیە ئەمانە نەخۆشی گواستراون بە ڤاکسین بنبڕ دەکرێت دەبێت ئێمە هاوڵاتیان هەموو پیاوانی کۆمەلگا تەشجیعی هەموو خێزانێک بکە کە ڤاکسینێکی سەلامەت وەزارەتی تەندروستی پشت بە بڕوانامە و پەسەندکراوەکانی نێودەوڵەتی دەبەستێ هەر ڤاکسینێک سەلامەت بێت ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو ڤاکسینە دابین دەکەین.